لیستی موچا بڵاوکرایەوە و فەرمانبەرانیش هاواریان لێ هەستاوە. هەموو دەرچوانەی ئەمە ساڵ فۆرمیان پڕ کردوێتەوە بۆ زانکۆ و پەیمانگاکان وەرگیراون. هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دەست پێ دەکاتەوە، پەرلەمانتارێکیش وردەکاریەکانی ئاشکرا کرد. سڵاوتان لێبێت، تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ئەمڕۆ خشتەی دابەشکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی بڵاو کردەوە و ڕاشیگەیان ڕۆژی دووشەممە ڕێککەوتی 25 نۆی 2023 دەست بە دابەشکردی موچەی مانگی تەمووز دەکرێت و با وەزارەتی تەندروستی دەست پێ دەکات و با خانەنشینی پێشمەرگا کۆتایی دێت. با پێی خشتەکەی وەزارەتی دارایی بێت دابەشکردنی موچە ماوەی نزیکەی 15 ڕۆژ دەخایەنێت. ئەوەش کاردانەوەی فەرمانبەران و هاوڵاتیانی لێکەوتەوە بە دەیەها هەزار کۆمنتی ناڕەزایەتیان ئاڕاستی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی کرد. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم سەبارەت بە ئەنجامی زانکۆلاین ڕایگەن. هەموو ئەو دەرچوانەی ئەم ساڵ فۆرمیان پڕ کردوێتەوە وەرگیراون. دکتۆر خەتاب ئەحمەد بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەن. ئەم ساڵ هاوشێوەی 3 ساڵی ڕابردووی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو دەرچوانەی فۆرمیان پڕ کردوێتەوە وەرگیراون. دکتۆر خەتاب ئەحمەد ڕاشیگەیاند پیرۆزبایی وەزارەتی خوێندنی باڵا لە دەرچوانی پۆلی 12 دەکەین کە ئەم ساڵ ناویان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەردەچێت. ئاباسەکرە متەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەوەشی ڕاگەیاند ئەمڕۆ یەکشەممە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەنجامەکانی وەرگرتنی دەرچوانی 12 ئامادەیی لە زانکۆ و پەیمانگاکان بۆ ساڵی نوێی خوێندنی 2023-2024 ڕادەگەیەنرێت. موسەنا ئەمین ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی عێراق بە ئاژانسی بەغدادە لیەومی عێراقی ڕاگەیاندووە کە ئەمریکیەکان دەستیان داوەتە هەوڵێک بۆ بەگەرخستنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بەندەری جەیهانی تورکیەوە. موسەنا ئەمین ئەوەشی بە ئاژانسەکە وتووە ماوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵێکی خستوۆتە گەڕ بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بەندەری جەیهانی تورکیەوە. ویلایەتە یەکگرتووەکان پەیوەندێکی باشی لەگەڵ هەموو لایەنە ناکۆکەکانی ئەم دۆسیەدا هەیە و خۆشی زۆر بایەخ بە دۆسیەکە دەدات. ئەو ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە بە ئاژانسەکەشی ڕاگەیاندووە. با پێی و زانیارە پێدراوانەی هەن لە چەند ڕۆژی داهاتوودا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهانی تورکی دەست پێ دەکاتەوە. بە تایبەتیش دوای ئەوەی تورکیا ڕایگەیاند پرۆسەی نۆژەنکردنەوەی بۆڕیەکانی گواستنەوەی نەوت کۆتایی هاتووە. سەرباری ئەوەی ئەم پرسا لەلایەن بەغداد و هەولێر و واشنگتۆنەوە بە دوواداچوونی بۆ دەکرێت و بایەخێکی گەورەی پێدەدرێت. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن شادمن.